هەواڵەکانی ئێوارەیەمان تایبەتە بە چالاکیەکانی بەشێک لە شارە دیارەکانی هەرێمی کوردستان و لە هەولێرەوە دەست پێکەم و باس لەو کۆڕە شعریاکەم کە بۆ یەکێک لە شاعرە هەرە دیارەکانی کورد ئەویش بەڕێز محەممەد کەساسە کە لە شاری هەولێر بە ئەنجام گەێنرا دیارە لە نوێترین بەرهەمی بەڕێزیانە کە کۆکراوەی نووسین و بەرهەمی شعری 30 ساڵی ئەو ساڵانێکی زۆر و نزیکی نیو سەدەیە خزمەت بواری شعر و نووسینەکات لە ئێستا کۆڕێکی تایبەت بۆ ئەم کەسایەتیە دیارەی نێودنیای نووسین و نێودنیای شعر لە شاری هەولێر بە ئەنجام گەێنرا. هەردوو شێوەی بەڵێن کلاسیک و بە شێوەی ئازاد شعر دەنووسێت. سپاسی بێپایان بۆ یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر بەڕاستی هەوڵمان مسابقەت کوردستان بەرنامەیەک لەگەڵی نوێنەکانی یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر کۆڕێکی بۆ ناسەندنی نوێترین بەرهەمی شاعیر محەممەد کەساس بە ناوی دیوانی محەممەد کەساس ساز کرد. لە کۆڕەکەدا مەسعود پەرێشان بە ناوی یەکێتی نووسەرانی کورد لە هەولێر دەستخۆشی لە نووسەر کرد کە توانیوێتی لە ماوەی نیو سەدەی ڕابرد و چەندین کتێب و بەرهەمی نووسین پێشکەشی کتێبخانەی کوردی بکات. دواتر محەممەد کەساس چەند شعرێکی خوێندەوە لەگەڵ ناساندنی ناوەڕۆکی کتێبەکەی. لە لێدوانێکدا بۆ کورسات مەگەزین شاعیر محەممەد کەساس باسی لەم دیوانی کرد و ئاماژەی بۆ کرد کە ئەم دیوانە کار و نووسینی 30 ساڵە کە کۆی کردوتەوە بە چاپی گەیاندەوە. یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر ماندوو بوون لەگەڵما ئەم کۆڕایان ساز کرد. سوپاسیانەکەم بە تایبەتی مامۆستا نازم دڵباند زۆر ماندوو بوو لەگەڵما. ئەمڕۆ لە قۆناغی دووهەمی ناساندنی ئەم دیوانە دیوانی محەممەد کەساس هەر بە ناونیشانەیە لێرە لە هەولێر کاک مامۆستا مەسعود پەرێشان خوێندنەوەی بۆ کات و منیش چەند شعرێک چەند دەقێک خوێنمەوە لەگەڵیان. وەڵی لە ڕاستیە من نزیکە بێتەوە لە 55 ساڵ لە مەجای شعر و ئەدەبیاتە ئەنووسم. ئەمە ئەم بەرهەمی ئێستا لە چوارچێوەی ئەم دیوانە کۆنکرۆتۆ بە چاپم گەیانەوە بەرهەمی تقریباً 30 ساڵێک ئەبێ 30 ساڵێک ئەبێ. تۆ پاشای شیعر و عەشقی بێگۆدا منیش بە دەمای دوادانی ژین قەدەر بە هەڵە هاتمە دنیاوە لەناو سیابەختم لە تەمەنا